کاتێک عێراق بە هەر شێوەیەک بوو نەوتی هەرێمی کوردستانی ڕاگەر نەیهێش چیتر هەناردە بکرێ زیانێکی ڕۆژانەی زۆر بە خۆی گەیشتۆ نزیکەی ڕۆژانە 1 ملیۆن دۆلار زیان بە ئابووری عێراق دەکا ئەمە لە کاتێکدایە کە ئابووری عێراق ئابووریەکی شلۆق و ناسەقامگیرە ئەم کارەیان بۆ کردووە تا ئێستش دیار نییە هەناردە دەکرێتەوە یانە ئەگەرچی هەفتەی پێشوو کۆبوونەوەیکی گرنگ لە نێوان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیەکان و عێراقیش لە بەغدا ئەنجامدرا بۆ وەرگرتنی زانیاری زیاتر قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە کە داخۆ گەیشتون بەڕێکەوتن یان ناوە نەوتی هەرێمی کوردستان هەناردە دەکرێتەوە یاخود نا کۆمەڵێک پرسن لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لە بابەتەوە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز مایل کاگەنز وتەبێژی کۆمەڵی کۆمپانیاکانی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکۆر ڕاستە و خۆ لە نیویۆرکەوە لەگەڵماندایە بەڕێز کاگەنز سڵاوتان لێبێ خۆشحاڵین کە جارێکی دیکەش لە ژووری هەواڵی کوردستان 24 لەگەڵمانن پێم خۆشە بزانم دوایین زانیاری سەبارەت بە کۆبوونەوەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیەکان لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق چییە بە چۆ گەیشتون هیچ ئومێدێک هەیە بۆ ڕێکەوتن دەستکردنەوە بە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان زۆر سپاس وارە باش جەج خۆشحاڵم کە دووبارە دەتان بینمەوە هاوڕێکەم کۆبوونەوەیەکمان هەبوو لە بەغدا ڕۆژی یەکشەمە لەو کۆبوونەوەیەدا چەندین بابەتمان باس کرد و نوێنەرانی کۆمپانیا نێودەوڵەتیەکان لە کۆبوونەوەکەدا ئامادە بوون حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری نەوت و سامانە سروشتیەکان لەوێ ئامادە بوو گفتوگۆ کرا دەربارەی چەندین بابەت ئاپیکۆر هەمیشە داوای ئەم جۆرە کۆبوونەوانەی کردووە ئێمە داوامان کردووە ئەم کۆبوونەوە چەند مانگ بەر لە ئێستا ئەنجام بدرێت کاتێک تۆ لەم خاڵانەدا چەندین بابەتی نوێ باسی لەوە دەکەی کە ئێستا بۆتە هۆی زیاتر لە 7 ملیۆن دۆلار زیان بە خەڵکی عێراق گەیەندراوە زیان بە کۆمپانیاکانی نەوت گەیەندراوە و ئەمەش دۆخێکی باش نییە کە تێکەوتوین لە کاتی کۆبوونەوەکەدا ئێمە پێشبینی ئەوەمان دەکەێت کە وەزیری نەوت ئامادە بێت گفتوگۆ دەربارەی چارەسەرەکان بکات بۆ ئەوەی دووبارە هەناردەکردنەوە دەست پێ بکاتەوە بەڵام بڕوانینی ئێمە ئەم کۆبوونەوەیە یەکەمین کۆبوونەوە دەبێت و چەندین کۆبوونەوەی دیکەی بە دووادارێت ڕێگایەکی دوور و درێژمان بەردەمە بۆی بگەین بە ڕێککەوتن لە بەردەم هەناردەکردنەوەی نەوت زۆر باشە کەواتە بەڕێز کاگەنز یعنی لەم کۆبوونەوەیە هیچ جۆرە ڕێککەوتنێکتان نەکردووە تەنها ڕەنگە بیرۆڕاتان گۆڕی بێتەوە دەربارەی تێچووی دەرهێنانی نەوت هیچ قسەیەکتان کرد جۆرێک لە ڕێکەوتن هاتۆتە پێشەوە بەڵێ ئەمە ڕاستەوە بەرهێنان و هەناردەکردنەوەی نەوت شتێکی جددیە بازرگانیەکی زۆر جددیە کاتێکە ئێمە ڕوبەڕووی ئەم جۆرە گفتوگویانە دەبین ئەم جۆرە گفتوگویانە دەکەین لەگەڵ هەمولایەنەکان پێویستە ئەم جۆرە گفتوگویانە ئامادەکاری بۆ بکرێ ئەجێندایەکی زۆر باش هەبێ پلانێکی باش هەبێتن بۆ ئەو دەرەنجامانەی کە پێویستە بەدەست بهێنرێت و یاخود لە ئەجێندایەکە هەبێت بۆ لە کۆبوونەوەکەدا باسی لێو بکەین بۆیە ئێمە وا بیر دەکەینەوە کە ئەم کۆبوونەوەیە دۆخێکی دیکە بێت هەلێکی دیکە بێت ئێمە لەوە تێدەکەین کە ئێمە لەو کۆبوونەوەدا لە ژوورێکی زۆر جوان ئێمە میوانداریمان لێکرا وەزیری نەوت ئامادە بووە پرزنتەیشنێکی پێشکەش کردووە کە چارەسەر لە با بڵێین کۆبوونەوەکەدا دێنە ئاڵەوە بەڵام تاوەکو ئێستا هیچ چارەسەرێکمان نەبووە بۆیە ئێمە ئێستا چاومان لەوەیە کە وەزیری نەوت لە بەغداد بۆ ئەوەی کۆبوونەوەیەکی دیکەمان هەبێت و دەمانەوێت لە کۆبوونەوەی داهاتوودا گفتوگۆی جددی هەبێت دەربارەی ئەو خواستانەی کە ئێمە بمانەوێت نوێکردنەوە لە گرێبەستەکان هەبێت زۆر باشە بەڕێز کاگەنز من لە قسەکانی ئێوە ئەوە تێگەیشتم باواز لە خواردنەوەی چاو قاوە و میوانداریەکە گەڕێن دەڵێن میوانداریەکی باشیان کردوون بەڵام قسە لەسەر ئەوە دەکرێت عێراق دەیەوێت گرێبەستە نەوتیەکان لەگەڵ کۆمپانیەکان
بگۆڕێت ئایا ئەم گۆڕانە بەبێ موافقەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت و بۆچی دەیانەوێ وا بکەن؟ بەڵێ تۆ خاڵێکی زۆر گرنگت وروژان ڕێگەم دە باشی بکەمەوە یەکەمین شت من گوتەبێژی با بڵێن ئەپێکۆرم گوتەبێژی ئەم پیشەسازیم کە لە ناوچەکەدایە هەموو کەسێک و هەموو دانەیەک لە کۆمپانیاکانی نێودەوڵەتی گرێبەستیان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سەرچاوە سروشتیەکان بۆیە هەموو کۆمپانیاکان هەر کۆمپانیایەک بڕیاری خۆی دەدات کە دەیانەوێت چی بکەن دەربارەی ئەو گرێبەستانەی کە هەیەە بەڵام ئێمە پێشبینی ئەوە دەکەین کە گفتوگۆکان لەگەڵ بەغداد وا بکات هەلێک بێتە بەردەممان بۆەوەی گفتوگۆ دەربارەی چارەسەرەکان بکەین ئێمە وەکو کۆمپانیانێ و دەوڵەتیەکان ئێمە وەزارەتی سامانە سروشتیەکانمان ئاگدار کردوێتەوە وەزارەتی نەوتمان لە بەغدا ئاگدار کردەوە کە ئێمە گفتوگۆ دەربارەی دەکەین و ئەم گرێبەستانە لە بەرچاو دەگرین بۆ ئەوەی بتوانین دووبارە هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکاتەوە. زۆر باشە بەڕێز کاگەنز تۆ زۆر شارەزای سیاسەت و عەقڵیەتی بەڕێوەبردننی عێراقیت پرسیارەکەی منەمەیە عێراق ڕۆژانە نزیکەی 1 ملیۆن دۆلار زیان دەکات لە هەناردە نەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بەڕای تۆ ئەم کارە بۆکەن لە کاتێکدا زیان بە خۆشیان دەگات. بەڵێ وەک دەزانیت سیاسیت لە دۆخەکەدا کاریگەری هەیەوە لە هەموو شتێکدا تێوەگلاوە بۆیە من بڕوام وایە سەرکردەکانی بەغدا بەم شێوەیە وەکو شێوەیەکی پێویست و بە هەمان ڕێز لێگرتن وەکو هاوڵاتیانی دیکەی عێراق ڕێز لە خەڵکی هەرێمی کوردستان ناگرن بۆیە بەداخەوە چەند هێزێکە هەن هەندێک کاریگەری هەن خەڵکانێکن هەژمونیان هەیە بەسەر بەغداوە کەوابیر دەکەنەوە شتێکی زۆر ئاساییە بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە بناڵێنن بەدەست ئەم دۆخەوە کارەکانیان لە دەست بدەن قەیرانی ئابووریان هەبێتن کۆمپانیانێ و دەوڵەتیەکانی نەوت کە ئەندامن لە ئەپی کورد جەخت لەوە دەکەنەوە سەرنجیان لەسەر ئەوەیە ئابووریەکی بەهێز لە هەرێمی کوردستان هەبێتن سێکتەرێکی بەهێزی دامەزراندن لە هەرێمی کوردستان هەبێتن ئێمە دەزانین چەند کارمەندێک هەبوونە نێردراونەتەوە ماڵەوە هەندێک لە خێزانەکان زیانیان بەرکەوتووە ئێمە دەمانەوێت هەموو ئەوەی دەتوانین بیکەین بۆ ئەوەی چارەسەرمان لەگەڵ بەغدا هەبێتن و بتوانین هەمان ئەو دۆخە یاخود با بڵێن هەبە هەمان شێوەی ئامادەکاری ئابووریانەمانە هەبێت گوێدانە ئەو گرێبەستانەی کە با هەماهەنگینە لەگەڵ بەغدا. زۆر باشە بەڕێز کاگەنز داپرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من سوپاست دەکەم ئەگەر عێراق بەردەوام بوو لە تەگەرە دروستکردن بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئێوە وەکو کۆمپانیەکان دەتانەوێ چه هەڵوەستێک وەربگرن؟ ئێستا کۆمپانیەکان بەردەوامن لە فرۆشتنی خۆجێی و وارووا دابینکردنی نەوت بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بەڵام ئێمە دەمانەوێت هەناردەکردن بۆ دەرەوە دەست پێ بکاتەوە چونکە ئامە بێگومان گرینگە بۆ ئابووریەکی بەهێز و بەغدا وەزیری نەوت دەمانەوێت داوایان لێ بکەین کۆبوونەوەیەکی دیکەمان هەیە بۆ ئەوەی گفتوگۆی جدیتر بکەین گفتوگۆ دەربارەی وردەکاریەکان بکەین لەبارەی ڕێککەوتنی نوێ. زۆر باشە زۆر بەڕێز مایڵ کاگەنز گوتەبێژی کۆمەڵی کۆمپانیەکانی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکۆر ڕاستەوخۆ لە نیویۆرکەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش.